سنوردارە طبعا کابرای قەفەس کردە دائیمەن یعنی تشتەکەوێت تەگە خودەیدا معاملەکە تەگە خودێ و ئەولیادا بەڵێرێ وەڵا والله سەبارەت بە دێوانەتی یعنی ئەس لە ڕێز خۆ نابینم یعنی ئەس وەسفێ ئینسانە دێوانە بکەم و یان وەسفێ دێوانەتی بکەم چونکی دێوانەتی یعنی کارێکی زۆری پیرۆزە بێجا لێرە هەدا ڕێز و تەقدیرێ من بۆ هەموو دێوانە ئەو کەسایەک و دائیمەن لە دیوانە خودەی دێوانە ئەو کەسایەک و نوێژ و عیبادەت و لەسەر سونەتا پێغەمبەر و چاوە یعنی قورئان هاتیتە خوارێ بۆ پێغەمبەرێمە صلی الله علیه وسلم و ئەویش دیار کردیا ڕێنمای ئیسلامەتی وەک نوێژ و ڕۆژی و عیبادەتا خودەی بێجا دێوانەتی تشتێکی گەلەکی پیرۆزە صفاتێ دێوانە وڵاهی دێوانە ئەوە یەک و لەسەر سونەتا پێغەمبەر و نوێژ و عیبادەتا خودی و ذکر و تەسبیحاتا خودی بکەتن و یعنی شۆڕ و کار و عملێ باش بکەتن دێوانە ئەو کەسایەک و دائیمەن تەگە خەرچی خۆدابی یعنی چ تۆڤەی بۆ خۆ بوێ و تۆڤەشی لە بۆ خەرچی بەرامبەری خۆ ببێتن دێوانەتی زۆر تشتێکی گەلێکی زەحمەتە دێوانەتی ئەم مربوطە بە خودەی ڤایە یعنی سبحان الله تشتەکە دێ یعنی کابرا دێ عیبادەتا خودەی کە پشتی هینجی یعنی محبەتی دێچی بۆ دێوانەتی و بۆ مشایخە و وەشی بروسیە دێ لە ئینسانە دێ یعنی هەموو کەسێک پێوەناستی ئەو بارەی دەست دەتێ بارەکی گەلێکی گرانە بارەی دێوانەتی سبحان الله هەموو کەسێک یعنی ناتوانی ببێ ئەس دێوانەمە ئەو کەس دێوانە یەک و دائیمەن لە دیوانە خودەی ئی مربوط بیتەگە خودەی معاملە و تەگە خودێ و پێغەمبەرا و مشایخە و ئەولیادابی بخودي اگر تو به حقیقت انسان دیوانه دائما لدیوانه خودی یعنی ناتوانی وشي خرچه دی کنه عذابی یعنی بو نمونه خرکه که مثلا دیوانه یا احتمال همش تشتتیکا بس انسان دیوانه یعنی وشي به اهتان کردی یعنی پیچنابی دائما یعنی تگهم يعني بستهمت زيا يعني هم كارو كردوا بو ديوانات تشتكوا لبو سنوردارة طبعا كابري قفص كرديا دائما يعني تشتكوا تقخدي دا معاملة كتقخدي وأولياء دا بليري والله